ئێوارەت باش قوربان بە شێوەیەکی گشتی هەڵبژاردننی تایبەت هەموو جارێ بە شێوەیەکی باش بەڕێوە دەچی بە شێوەیەکی گشتی هەڵبژاردن جیهازەکانی دەنگدان لە کاتی خۆیان بەکاربوون هەروەها لە کاتی خۆیان کوتایی بە دەنگدانی ئینا بە شێوەیەکی عام هەڵبژاردنێکی باش بەڕێوە چوو بەڵێ هیچ ینی با بڵین قسەیەکتان هەیە لەسەر کۆی پرۆسەکە یاخود ئەوەی کە لە شوێنێکە پێشێلکاری کرابێت یاخود ئەوەی بینیتانەوە هیچ پێشێلکارێکی وازەق نەبووە بە شێوەیەکی گشتیش پێشێلکاریەک ڕووی نەدا کە تەئسیر بکە لەسەر نەتائجی دەنگدان بە شێوەیەکی گشتی پرۆسە هەندێک شوێن ئێمە وەکو چاودێرمان هەبوو لە هەرچی پارێزگای هەرێمی کوردستان کە دهۆک و هەولێر و سلێمانی لە هەندێک جێ هەمان بوو کە بانگەشەی هەڵبژاردن نێزیک لە بنگەکانی دەنگدان هەبوو لە هەندێک شوێن هەمان بوو کە مۆبایل بەکارهێنان لە ناو وێزگەی دەنگدان هەبوو لە هەندێک جێمان هەبوو پەنجەمۆری هەندێک دەنگدەران نەخوێندیەوە بە شێوەیەکی گشتی ئەو پێشەلکارانی کەکرا هیچ تەئسیریان نەبوو لەسەر نەتائجی دەنگدان لەبارەی ئەو سکاڵانی کە کۆمیسیۆنەڵی تۆمار کراوە بە تایبەت لە هەڵەبجە کە یەکگرتووی ئیسلامی سکاڵای تۆمار کردووە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لەسەر پۆلیسی پارێزگاکەش ئەم سکاڵانەیە بە دەداچوونی بۆکەن یان نا ئێوە ئێمە هەر سکاڵێکیان پێشکاریە کرابی لەو پرۆسەی دەنگدان لە راپۆرتی خۆمان کە سبەینە ساعتی 11 بڵاو دەکەنە ئاماجە بە هەموو پێشلکاری دەکەنەوە لە زمانی ئەوانش ئەوەی کە هەموو پێشلکاریەکانی لە هەر چار پارێزگاکە کە ڕوویداوە لە بۆ دەنگدانی تایبەت بڵاو دەکەینەوە ئەوەی ئێوە بەلاتانەوە گرنگ بوو لە بەڕێوەچوونی دەنگدانی تایبەت لە هەڵێرمی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان توانی تەواوی پێوەرە نێودەوڵەتیەکانی تێدا بێ و لە ئاستی ئەو دیموکراسیا بێ کە لە ئاست لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ بە شێوەیەکی باش وەکو بە جەنابتم ڕاگەاند پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە چوو لە بۆ نمونە لە کە دەستی پێ بکەن لە ئیشکردنی ئامێرەکانی دەنگدان هەر لەوە سریەتی دەنگدان لە هەر کەس کە مافی دەنگدانی خۆی کردی لەو ڕۆژە بە شێوەیەکی عام هەڵبژاردنەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چوو هەروەها بە جەنابتم گوت لە دەنگدانی تایبەت بەڵێ لە دەنگدانی تایبەت زۆر مشکلە دەرناچی وەکو دەنگدانی گشتی لەبەر ئەو کەسانە کەسن عسکەرینە ئەوانە دێنن بە شێوەیەکی منەظەم دەنگی خۆیان دەدەن و دەڕۆن ینی چاوەڕێیەکەن دەنگدانی گشتی کەمێک گرفتی زیاتر بێت یان گرفتی هەبێ لەوانە لە دەنگدانی کشتی ئێمە هەندێک گرفت بدۆز ینی زیاتر هەب لە دەنگدانی تایبەت لەبەر مەسەن ئەگەر کەسەکان بە تەمەن بە لەوە مەسەلەی نەخوێندنی پەنجەمۆر یان هەبی یان مەسەلەی کە کەسەکە خوێندەوار نەبی لەوانە هەندێک گرفتر زیاترمان هەب لە دەنگدانی تایبەت ئەوە تا چەند ئاساییە کە کەسێک داوا لە بەرپرسی بنگەکانە کات کە بێت دەنگەکەی بۆ بدا لەبەرەوەی خۆی نەخوێندەوارە یاخود لە ڕێگەی کەسێکی دیکەوەڵێ دەنگەکەم بۆ بدەن بەپێی ئیجراعاتی کۆمیسیۆن وازحا دەری هەر کەسێک دەبی سلەی قەرابە دەرەجە یەکەم بیانی برا خوشکداک ئەوانە دەتوانی لە بۆ دوو جار هەیە لەگەڵ کەسێک بڕۆ دەنگی بدە یان یارمەتی بدە لە بۆ دەنگدان کەوا بێت ئەبێت کەسی یەکەمی خۆی بێت لەگەڵی دابێت بۆ بەڕێوەچوونی و پرۆسی هەڵبژاردننی ئەو کەسێک کە دەنگی پێدا ئەو لانەی دەنگی پێدا بەڵێ ئەگەر کەسێکی دیکەی لەگەڵ نەبوو کەسێکی وای لەگەڵ نەبوو تا چەند ئاساییە داوای هاوکاری لە کۆمیسیۆن کات لە سەرۆکی وەزگەی دەکا سەرۆکی وزگە یارمەتی دەدا بەڵام بە شێوەیەکە بەر سەرۆکی وزگە لە کاتی خۆی سوندی خواردیە کە بێلایەن بی یارمەتی دەدا لە بۆ دەنگدان بەڵێ بەڕێز ئەکرەم حەسۆ هەمانکاری تۆڕی هەڵبژاردنەکان لە جیهانی عەرەبی لاولێرۆ لەگەڵماندا بووی سوپاس بۆیەوە